بەڕێزان لەبەرەوەی نیسابی دانیشتنی کۆبوونەوەی ئاسایی ساڵێک تێپەڕ دەبێت لەسەر هەڵوەشاندنەوەی دانیشتنی 19ی ئابی پەرلەمانی کوردستان، هەروەک ساڵێکی تەواویش بەسەر کۆتایی هاتنی وادەی مەسعود بارزانی بە شێوەیەکی نایاسایی لە پۆستەکەیدا تێپەڕ دەبێت. وەک بەشێک لە چاودێرانیش دەڵێن گەردانیشتنی 19ی ئاب ئەنجام بدرایە، دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاراستەیەکی دیکەی دەگرت و ئەزموونی حکومڕانی پاڵپش بە مەرجەعیەتی دەنگی خەڵک دەچووە قۆناغێکی نوێوە. ئێمە پۆشەکشەی لێ ناکەین، بەڵام معناوە نییە ئێمە بە زوو مەسعود بارزانی کە لە 30 حوزەیرانی ساڵی 2013 و لە خولی سێمی پەرلەمان وادەی ویلایەتەکەی بۆ ماوەی 2 ساڵ درێژکرایەوە بەبێ گوێدانە یاسای ژمارە 19 ئەو ساڵە کە دەڵێت بارزانی تاوەکو 19ی ئابی ساڵی 2015 لە پۆستەکەیدا بەردەوام دەبێت و جارێکی دیکە یارای درێژکردنەوەی نییە درێژەی بمانەوەی نایاسایی خۆیدا. هەرچەندە لە خولی 4 پەرلەمانی کوردستان هەوڵەکان چڕکرانەوە بۆ گەیشتن بە سازان و ڕێکەوتن لەسەر کۆتایی هاتنی ویلایەتەکەی بارزانی، بەڵام هەر لە سەرەتاوە پارتی ئامادە نەبوو ئەو پرسە بە شێوەیەکی یاسایی لە پەرلەمانی کوردستانەوە چارەسەر بکرێت. بەڕێسەرۆکی پەرلەمان 53 ئەندام پەرلەمان ئامادەی دانیشتنی نائاسایی. 19ی ئابی ساڵی 2015 بۆ یەکەم جار پەرلەمانی کوردستان بە پاڵپشتی فراکسیۆنەکانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی یەکگرتو بەرەو بە مەرجەعکردنی پەرلەمان یەکەم هەنگاوی هەڵنا، کاتێک بڕیاریدا دوور لە دەستێوەردانی مەکتەب سیاسی حیزبەکان خوێندنەوەی دووەم بۆ هەمواری پرۆژە یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکات، جگە لە بایکۆتکردنی دانیشتەکە لەلایەن فراکسیۆنی زەردەوە، پەرتبوونی فراکسیۆنی یەکگرتو، بەشداری نەکردنی نیوەی پەرلەمانتارەکانیان لەو دانیشتنەدا و هەروەها بەشداری نەکردنی فراکسیۆنەکانی شیوعی و بزوتنەوەی ئیسلامی وای کرد نەتوانرێت نیسابی یاسایی تەواو بکرێت و دانیشتنەکەش ئەنجام نەدرا. شکست پێهێنانی دانیشتنی 19ی ئابی 2015 پەرلەمانی کوردستان تەنها ڕێگری نەبوو لە بەڕێوەچوونی کۆبوونەوەیەکی یاسایی پەرلەمان، بەڵکو مێژووی سیاسی و دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان و دامەزراوە شەرعیەکانی هەرێمی بۆ قۆناغی پێش و پاش 19ی ئاب دابەش کرد. لە دوای دەستبردنی پەرلەمانی کوردستان بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم و قسەکردن لەبارەی کورسیەکەی مەسعود بارزانی، پارتی دیموکراتی کوردستان کودەتای بەسەر پەرلەماندا کرد و ماوەی ساڵێکیشە جگە لەوەی پەرلەمان هیچ دانیشتێکی ئەنجام نەداوە، ڕێگە بە سەرۆکی پەرلەمانیش نادرێت بچێتەوە هەولێر. داخستنی دەرگای پەرلەمانی کوردستانیش لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستانی لە بۆشایی نەبوونی مەرجەعیەتی یاسایی و سیاسیدا هێشتووەتەوە. ئەمە جگەلەوەی توندبوونەوەی ململانیەکان کاریگەری خراپی کردوتە سەر بژێوی و گوزەرانی خەڵک و وڵاتیان و چین و توێژە جیاجیەکانی لە دۆخێکی دارایی سەختدا هێشتووەتەوە. چاودێرانیش بەشێک لە ئۆباڵی پەیخستنی پەرلەمان و ڕێگری لەوەی پەرلەمان ببێتە مەرجع بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەلایەنە سیاسیەکانیشەوە بۆ هەڵوێستی ئەو پەرلەمانتارانە دەگەڕنەوە کە ڕێگەیان نەدا نیسابی یاسایی دانیشتنی 19ی ئاب تەواو بکرێت و بەشداری دانیشتنەکەیان نەکرد.